بە مەبەستی ئاگاداربوون لە دواگۆڕانکاریەکان و بارودۆخی سیاسی ناوچەکە و ناوخۆی کۆمەڵی ئیسلامی پاشنیوەڕۆی سێشەممە بە ئامادەبوونی ژمارەیەک لە ئەندامانی ئەنجومەنی سیاسی و سەرکردایەتی کۆمەڵ لا کۆڕێکی داخراودا کە لە مەڵبەندی سلێمانی سازکرا بوو، مامۆستا عەلی باپیر وتەیەکی بۆ کارگێڕان و ئەندامانی وەرگانەکانی کۆمەڵی ئیسلامی پێشکەش کرد کە تایبەت بە بارودۆخی عێراق لە سەردەمی نوێدا بوو. مامۆستا عەلی باپیر ئاماژەی بەوە کرد کە عێراقی نوێ بە شێوەیەکی لاسەنگ پێگەێنراوە کە سێ کۆچکەی سوننە شیعە کورد تێیدا دروست بووە و دوانیان لەسەر حسابی مەزەبی و دانیشیان لەسەر حسابی نەتەوەیی پێکێنراوە. بۆیە سەقامگیری سیاسی و ئاشتی و کۆمەڵایەتی تێیدا مەحاڵ دەبێ و بەردەوام خاڵی نابێت لە ئاڵۆزی. ئەماوێ ڕێی دەسوەردانە نێودەوڵەتی و هەرێمێتیەکان کە ئەمەش هۆکارێکی دیکەی پشێویەکانە. ئەمیری کۆمەڵی ئیسلامی وتی لاسەراستی نێوان هەرێم و حکوومەتی ناوەند حزبە باڵادەستەکانی هەرێم ئەوەندە بە نەفەسی بەرژەوەندی حیزبیانە کاریان کردووە، نێو هێندەی ئەوە لا خەمی بەرژەوەندیە نەتەوەیی و نیشتمانیەکاندا نەبوون. لە ئەمان کاتدا لە بەغداش بە ویژدانەوە سەیری بارودۆخی هەوڵاتیانی هەرێم نەکراوە و زۆر جار لە بەرامبەر هەڵەی کەسێک یا حیزبێکی سیاسی کوردستانی سزای هەوڵاتیانی هەرێم درراوە. تایبەت بە حکوومەتی هەرێم و هەڵوێستی کۆمەڵی ئیسلامی بۆ بەشداری لە کابینەی نۆیەم، مامۆستا عەلی باپیر ئاماژەی بەوە کرد کابینەی نۆیەم بەسەر کۆمەڵێک کێشە و گرفتە کەوتووە لە کاتی پێکێنانیدا کەوا دەکات سەرکەوتنی لە داهاتوودا ئەستەم بێ. هەربۆیە ئەمیری کۆمەڵ دووپاتی کردەوە کە وەک ڕای خۆی حکوومەتی لەم شێوەیە بە شایەنی ئەوە نازانێت کە تێدا بەشدار بن، بەڵام جەختی لەوە کردەوە دوابڕیار لای سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی دەبێ و هەڵوێستی فەرمی ئەوە دەبێت کە ئەنجومەنی سەرکردایەتی تەبەنی دەکات. تایبەت بە بارودۆخی نێوخۆی کۆمەڵی ئیسلامی مامۆستا عەلی باپیر ئاماژەی بەوە کرد کە کۆمەڵی ئیسلامی پرۆژەیەکی ئیسلامیە و ئەندامەکان یارەزوومەندانە تێدا کۆبوونەتەوە. ئەوەی بەدەستاتووە بەرەمی ڕەنج و خوێن و شەونخوونی هەمووانە بە قیادە و قەواعیدی کۆمەڵەوە. هەموو ئەندامێک بە ئەندازەی دڵسۆزی و خەمخۆری بۆ کۆمەڵی ئیسلامی خاوەنیەتی. وارگیز هیچ کەسمان لێزیاد نییە و پاڵ بە کەسەوە نانین ڕیزەکانی کۆمەڵ بەجێ بێڵێ. خۆگەر کەسێکیش نەیویست بەردەوام بێت، ئەوە هەوڵی لەگەڵ دەدەین بەردەوام بێتە و کاتەی قەنەعەتی هەیە لە ڕیزەکانی کۆمەڵدا بمێنێتەوە، بەڵام کە ڕایگۆڕی بێگومان ئازادە لە دیاریکردنی چارەنووس و ئایندەی خۆیدا. ئەمیری کۆمەڵی ئیسلامی وتیشی ئیسلامەتی لە کۆمەڵبووندا کورد هەڵنایەنین و هەرگیز با پێویستم نەزانیوە ئێمە با بڕیار دەستبەرداری کەس بین. تایبەت بە ئایندەی کۆمەڵی ئیسلامیش مامۆستا عەلی باپیر وتی کۆمەڵی ئیسلامی پرۆژەیەکی ئیسلامی ڕیشەدارە و بە قسە و قسەڵۆکی هیچ کەسێک لەکەدار نابێ و کەم ناکە. سەرڕاستی و پەرێسماچی کۆمەڵی ئیسلامیش لە تەواوی کایەکاندا ڕوون و ئاشکرایە. لە کۆتاییدا ئەمیری کۆمەڵی ئیسلامی داوای لە تەواوی ئەندامانی کۆمەڵی ئیسلامی کرد دەست و دەمپاک بن لە بەرامبەر هەر یار و نەیارێک و دەبێ بە ئەخلاق و ڕەوشتیان بیسەلمێنن لە خەڵکی تر باشتر و جیاوازترن و نابێ باشی و خراپی هیچ کەسێک بە کۆمەڵبوون بپێون. دواتریش لەلایەن بەشداربووانەوە چەند پرسیارێکە ڕاستەی ئەمیری کۆمەڵی ئیسلامی کرا و ڕاشکاوانە وەڵامی پرسیارەکانی دایەوە.